ئەمێ لێرە و بە جەنابە بڵێم پیا بۆچی ژنێنێ حتمما بۆ نییە وەکو خەڵکانی کە بەختەوە بژی ژیانێک بەرێتە سەر دوایەوە ئەم ژنێ من وەکو جاران نەماوە بۆی نەخۆشیەکەیەوە یعنی وەکو جاران ناتوانێت خزمەتم بکە دوایە منیش حەقی خۆمە ژنێکی تربێنم یعنی من تاکەی چاوەڕێ بم بەڕاستی ئاخر تەمەنی ئینسان چەند ساڵە نازان فەرموو دەست خۆش بۆم دەرفەتە کاگرتۆ باشە کێ ڕێگری لێ کردو ینی بەختەوەر نەبێ من 19 ساڵە هاوسەری ئەوم سێ مناڵی جوانم هەیە ینی سپاس بەخوا هەمویانم گەورە کردووە و باش پەروەردەم کردوون وا کچە گەورەکەمان ئەم ساڵات چێتە زانکۆ من چکەم تەرخەمێکم هەیە لە چیم کەمە ینی ڕاستە نەخۆشە بەسە و ئەڵێ من هیچ کەم تەرخەمیەکم نییە ینی تۆ بتێوێ کاک شێرکۆ کەسێ نەخۆشەکەوێ وەکو یەکەم جار پێش نەخۆشیەکەی بێ و مستەحیلە شتی وەکوا هەیە تۆ هەڵامە تێگەگری سەرێشەیەکی مەزاجت تێگەچێ بەڵام وەکو بە قسەکان یا دیارە و پێشتری ژەمەدان نیشتە بووین قسەمان لەسەر کردووە وەکو هاوسەر کەم تەرخەمیشی وای نییە کە تۆ ئاوا بیکەی بە بیانویەک و لێی جابیتەوە بەڵێ کاک دکتۆر من باسی جاران ناکەم ئەوە جاران بۆ ئەیتوانی بەڵام ئێستا وەکو جارانی شوکاری پێ ناکرێ ناتوانێ چێشتێ لێ بنێ ناتوانێ خزمەتم کا وەکو جاران ئێمنیش مافی خۆم یعنی وەکو هەموو ئینسانێک وەکو هەموو خێزانی کە بەختەوە بژین بەڕاستی ینی من تاکەی چاوەڕێ بم نازانم ناتوانانی چێژ لێ بنی خاتونجان کاک دکتۆر ئاخر چی حەزەکانە خۆش بێ من ماوەی 3 ساڵە نەخۆشم خۆی باشە زانێ هەر بەڕێی دکتۆر و خەستەخانەم یعنی چەند جار پێم وتووە بڕۆ ژنێکی تر بێنە بەڵام نابێ من سەڵاقێ بێ و فکرە لە مێشکی خۆی دەرکە من خۆم بە دەب نەخۆشیەوە ئەناڵێنم و 3 مناڵیشم هەیە یعنی ئێمە سەرگەردانە بین ئەوەیە سەر لە ماڵەکە پشێوێنێ یعنی کە نەخۆش بی بێزارە بی هیلاکە بی یعنی تااقەتێ نامێنێ ئیش بکەی کچەکەتان تەلەبەی بەڵێ جاران بڵین 12 ئێستاە بەڵێ ئەنج ئێستا کچێکی تریشم هەر ینی تەلەبەی پۆلی 12 مستەقبەلی لەسەر ئەم ساڵ وەستاوە ئەو بۆ چێ مستەقبەلی کچەکەمان بفەوتێنێ بەس کاک شێرکۆ ینی با تۆزێ ود بینەوە لە مەسەلەکان تۆ ئەم کچە و تەلەبەی 12 بەڵێ چەند ساڵە بە خێوێکی گەیانوتە ئەم قۆناغە خۆتە زانی چارەنووسی تەلەبەکان لەسەر پۆلی 12یان وەستاوە ئێستا ئاوام شەڕ و ئاژاوی لە ناو خێزانە بەردەوام بێ و کێشە هەبێ و مشاکیل هەبێ و دەنگ هەبێ ئەم کچە لە کوێ جەوێکی وا بێ لە ناو خێزانە بتوانێت سعی بکە یعنی ئەم شەڕ و کارەساتە تاکەی بەردەوام بێ بۆ چار ڕەستاڵێ من عیلاجم هەیە ئەوەم هەیە ئەی تۆ بۆوان لە بەرچاو ناگری کاک دکتۆر جان من خۆی ئەزانێ وەزم چۆن بووە یعنی هەرچی پارە و پولم هەیە من بۆ ئەم سەرف کردو بۆ نەخۆشیەکەی ئەوەی لە تواناما بۆ من خستومەتە بەردەسی نەخۆشیەکەی و نەبووە سەوەزێکی ترما من هەرچی پارە و پولم هەیە ڕێی یعنی کەوتمە سەر ساجی عەلی ئەمیش هەر باسی کچەکانەکە کاک دکتۆر جان من ناتوانم دووژن بەخێو بکەم ئەم هەبێ و ئەویشە بێ وەڵڵاهی ناتوانم لە توانامانیە بەڕاستی ئەنجا هەرچیەکە بێ باسی کچەکانەکە باشە ئەم کچانە دوو ڕۆژی تر گەورە ئەبن یعنی من نیوەی تەمەنم لەگەڵ ئەما بردووەتە سەر هەر بە فیرۆ ڕۆی بەڕاستی ئێستا نیوەی تەمەنیشم لەگەڵ کچەکانە بێ دوای ئەوە دوو ڕۆژی کام کچانە داواکاریانێ و کوڕێکیەک هەتیوێک یەک پەلیانەگرێ و ئەیان با جتر ئەگەر شەهادیان بێ هەرچیەکیانە بێ خۆ بۆ من نییە بۆ خۆیانە کاک شێرکۆ و کەی بیرکردنەوەی براکەم بۆ خاتری خوا خەڵک بۆ چی مناڵە خاتەوانێ ئەی تۆژەوە نیە کچی خەڵکیان ناوی تێ ئێوە قانونی حیاتە بە قوربان ئەیسان کچیە بێ ئاکیت تۆ زانی لە داهاتووە واللهی ئێمە ئامارێکمان کرد نەگامارێکی بڵێ زۆر بێ لە ناوچەیەەکە بڕواو هەبێ زۆربەی زۆری و دایک و باوکانی کلیانە قەومێ دوایی لە سای کچەکانیان ناحەسێنەوە لە سای کوڕەکانیان ناحەسێنە بە قوربان تۆ بووە بەم شێوەیە یخۆ کوڕیش ئەگەر کوڕیش بێ هەر ژنێنێ ئەو جاڵی کچێگەی بعد نا بە قوربانەوە بیرکردنەوە بۆ شوێن دوایەوە ئەڵێ پارەم خەرج کردووە ئەئینسان کە هاوسەرەکەی مناڵەکانی نەخۆشکۆی پاری بۆ چییە غێر بۆ ئەوانە خاتون جان فەرموو وەڵای کاک دکتۆر من سوێنە خۆم نیوەی ئەم نەخۆشیی من بەهۆی ئەم مێردەمەوەیان جارێکە کچی دۆمان بوو ئیتر ئەم مێردەم و خەسووم ڕۆژانە قسەیان نەکرد ئەیان و ئێمە و جاخمان کوێرە و تۆ هەر کچێ هەیە و ئێمە کوڕمان نییە و ئیتر کە کچی سێم بوو ئیتر من شێخ و مەلا و دکتۆر نەمانێکم ئیتر خوا قسمەتی نەدا
هەموو کاتێ ئەمان قسەیانە کرد ئەو نەم خەفەت خوارد ئەونیان سوکایەتی پێکردم هەتا تووشی ژێر پەنجەم ئێشتا بەسەر ئەو نەخۆشیە شاوازم لێ ناهێنێ ئەڵێ بێ لێم جیابی تەواری و نابێت داوای هیچیشکەی آخر من بە سێ مناڵەوانی خۆم نەخۆشم یعنی بۆ چۆ بچم یعنی دوای خی گەورە هانام بۆ تۆ هێناوە یعنی هیوادارم ینی دوو قسەی خێرمان بۆ بکەیت. کاک شێرکۆ تۆ ئەو خوایە تۆ شادە و شتێ تا چەنگە خوێنەوە سێم تۆستە سێم تەوەسە باەک شتێ بۆ ڕوونکەمەوە بۆ تۆ بۆ هەموو ئەو پیاوانەی وەکو تۆ بیرەکەنەوە بەداخەوە یا ئەو خەسوانەی وەکو خەسوەکەی ئەم بیرەکەنەوە دایکی تۆ ئەزانی ئەوەی بەرپرسە لە کوڕ پیاوە ژن نییە ئەزانی ناحی علمیەوە ژن بەرپرس نییە ئەوە بزانە مناڵ لە چیۆ دروستە بێ هێلکۆکەیەکی دایکە بە سپێرمی ئەوگە پیتێنرێ هێلکۆکەی دایک کە خانەی زاوزەیە دوو کڕۆمۆسۆمی تیا پێڵێن ئێکسێک وەکو ئەکسینگلیزی وایە وەکو زەڕب بەڵام هی پیا و جیاوازە کڕۆمۆسۆمە یەکیان وەکو ئێکس وایە یەکیان وەکو وای وایە ئەوەی کە بەرپرسە لەوەی مناڵەکە کوڕ بێ یا کچ بێ وایەکەیە ئێکسەکە نییە ئەو هەر کامێکیان بێ هەر ئێکسە بەڵام ئەگەر ئێکس لای تۆ بێ کچ دەرەچێ مناڵەکەت ئەماگە وای لای تۆ بێ کوڕ دەرەچێ ینی لەبەرەوە ژن بەرپرس نییە لەوەی مناڵەکە کوڕ بێ زۆڵمێکی گەورە لەو ئافرەتاکەن بە قوربان ئەوەی بەرپرسە ینی ئەگەر حەق و عەدالەت هەبوایە بەو منتقەی ئێوە من لەگەڵ یان نیم بەڵام بەو منتقەی تۆ دایکێ ئەبوایە ئەو بڵێ تەلاقم بەو لێک جابمەوە لەبەری کوڕە نابێت چکە تۆ مەسئولی لە کوڕ ئەبێ وایەکە لای تۆ بێ تۆ هەز ناکێ زڵمتانەوە ئافرەتە کردووە اینجا تۆ ئەمە یەک کچ بەرەکەتە بە قوربان وەڵڵاهی زان لە سایە کچەکانی حەسێتەوە خۆ هەمومان کوڕ و کچمان هەیە بەڵام کوڕ تەبیعەتی وایە کچ تەبیعەتی وایە کچ ڕەحمەتە وەڵڵاهی جاری وا کوڕ لێو یاخیە بێ کارەسات بۆ ماڵ دروستەکە کوڕی هەشە خێر و بەرەکەتە ئیتر لە ناو کچ و کوڕچا بەڵام بە زۆرینە کچەکان بەڕەحمترن هەر سایکۆلۆژی ژن وایە کچ بەڕەحمترە عاتفیترە